استن شرازه بازار دراوین دیجیتالی رزار فرهنگ مغدید استودیو میوانی ما کاک فرهنگ بخیراتن سپاس بو آماده بونا و سپاس بو تو ببینن به گوهرتنا چه بویه ده سکوین الکترونی ده داخوازا بالگیاتی تکرم بو هر پاره که تداب کار بینی ابج چه هاتیه دست بیک بلاوی بزانین چه ما بریاره داینه بله خوی صراحة مسألة دراوي إلكتروني كاتيجوري لبازار كرت أما اشتري تازانية سدمانيكا هاد دقرته سد 2017 اگر سير كي 2017 أو كاتي بازاري كريبتو دستي بيكرت بله فمشتك بكاديجين كونسبتك ICO Initial Coin Offering ككاتيج زوري ل وبرهنركان باريان خستنا أو شركاتاني كوا عملي مشفر دروز دكن لهمان كاتيشا شتێک سەرنجی بابلێن حکوومەت وەکو بانکی مرکزی یان سکیوریتی کۆمیشن ڕایکێشە کە کاتێکە تو دراوەی ئەلکترۆنی دروست دەکەی دەبی پشتی بە چەند بنەمایەکی یاسایی ببەسترێ لەوانە پابندبوون بە KYC AML کە دوو بنەمای ئەساسین کەوا وەکو دیو دلیجن چۆن بتوانین فلتەری ئەو شەخصە بکەین کە دێتە ناو ئەو فرەیموەرکە ئالوگۆری ئەو دراوە مشەفەرانە دەکات ئەوەت بۆ سنووری عێراق بۆ جیهان بۆ سنووری عێراق ئێمە لە بازاری خۆماندا تاواکو چەند ئەمە یەکەم جار سوودی لێ دەبین و ئێستا ئەم بڕیارە بووتە ئاستانگ لە پێشی خەڵکی چکە بەکار دێتن تا ڕادێ بەڵێ خۆی تەمەشایی کەین ئێمە دوو شت هەیە تەقەنیەکمان هەیە پێ دەڵێن بلۆکچین تەکنۆلۆژی و ئەکسچێنج یان مەحفەزە وۆڵەت ئەو ئەکسچێنج و مەحفەزانە پێیان دەگوترێتن کەسی سێیەم یان third party applications فأمانة دكن ككاتك خويا ربط دكن بودرا وانوا كهندق ألوغوري تيا دكريتن دبي بابند بن بتن هند مسائل ياسايوا بلام مع الأسف لعراق حتى استكا ياسايشي بقول دياري كراونية لبو مسألة اكسشينج لبو مسألة محفظة حتى لبو مسألة دراوي إلكترونية عشان جابوا دراوي إلكترونية مش هذا وترى أما يكلا رجع كان لعراق كبكار دي تنبو سبيكر نواي باركة باشا أو سكويا إلكترونية أنا أجر أما بكار بين وباس مان كرت أو داوا كدني رابورتي داهات لبكار هينران يعني سر شوي داهات دەتوانێ بەرگەیەکی یاسای بدێت بەم پرۆسەیە بۆ عێراقیش بۆ بەکارهێنەران لە عێراق ئەگەر تەماشای ئەو کۆمپانیایە بکەی گشتیان پابندن بەو بنەمایە یاساییانە لەسەر ئاستی ئەو دەوڵەتانی کە خۆیان کۆمپانیاکانیان تیا تەسجیل کراوە یان لەسەر ئاستی ئەو کۆمپانیا ئەو شارانەی کە تیان تەسجیل نەکراوە وەکو عێراق یەکە بۆ نمونە OKX لە ئیمارات تەسجیل کراوە بەڵام لە عێراق تەسجیل نەکراوە بە فەرمی و یاسایی ئێستا کە لە دەوڵەتی ئیمارات کۆمەڵک پابندی یان چارچیوەی یاسایی هەیە پابندن پێیانەوە دەبی لەسەر ئەو پامەدانە ئیش بکەن بەڵام لە عێراق تا ئێستا کە چارچیوەیەکی یاسایی نییە پابند بن پێی بەڵام ئەوان هەر دەبی ئەو وەکو بڵێ پابندی ئەو ڕێیە یاساییانە ببن لە بۆ خۆیان پاراستنی خۆیانەوە چونچی ئەگە بێت و لە دەوڵەتە چوەکی عێراق ئەگەر کەسانێک بێ بەشداری بکاتن لە کڕین و لە فرۆشتن و یان کریپتۆ دەبی بتوانن کۆمەڵە ڕێسلکەچی یاسایی هەیە پابند بن پێی بۆ نمونەیەک لەو شتانە کە AYC کە تو بتوانی خۆت بسەلمێنیت و چی ئەدێنتیەکەت چێە هەویەت ئەدرێست و لە کوێن دەرئیش دەکەی کۆمەڵە دۆکومنتەکە دەبی ئەبلۆدکەی لۆ هەتا جوابی ئەو پرسیارە بدەینەوە سبەی دوزبەی ئەگەر یەکێک بڵێتن مەبلەغێک لە عێراق تەحویل کرای لە بۆ شوێنێکی تر لە ڕێی ئەو ئەپلیکیشنانەوە بتواندرێت ئەو کەسە بدۆزرێتەوە زۆر جار واکراوە و نەدوزراوەوە پارەی خەڵکی خوراوە بەڵێک لە خۆی تەماشای کە کاتێک باسی ئەوە دەکرێتن پارەی خەڵکی بخورێتن ئەمە دەبی بزانین لە چێن دەرخوراوە یعنی ئێستا کە بۆ نمونە وەکو OKX و باینەنس تڕیسی هەموو یوزەرەکانی خۆیان دەکەن ئەگەر بێت و لە ئاستی حکوومەت بانکی مرکزی سیکوریتی کۆمیشن ئەگەر داوای راپۆرت بکرێت لە باینەنس یەکەوسە دەداتێکەوە بۆچی داوا ناکاتن پێتان وای ئێستاکە من سەراحەتەن کەیسێکی زۆرم هەیە لەسەر ئاستی جیهانی کە زۆر شت ڕووی داوە ئەو راپۆرتانە هەموو وەرگیراوە لەسەر ئاستی بانکی مرکزی و لەسەر سیکوریتی کۆمیشن یان یەک لەو شتانەی کە باسمان کرد EXCH کە پلاتفۆرمێک بوو لە ئەڵمانیا کە دەستیان بەکار کرد نەچوونە ناو قالبی KYC AML بۆ دەیانویست بە سربەخۆ ئیشی خۆیانەوە بکەن بەڵام پارەی زۆر لە ڕێی ئەوانەوە تەحویل کرا بە تقریبا بە 1.9 بلیۆن دلار چووە ساوث کۆریا
چونکە دائما لەسەر بلۆکچین ئەگەر هەر حواڵەیەک بکرێتن و ناوی ئەپلیکیشنەکەش هەبێ ئەمە دەتوانین تریسی بکەین فلە ئەڵمانیا سکیوریتی کۆمیشن تریسیان کرد تاکیدیان کرد پارەکە تەحویل کرابوو بەڵام پارەکە دزرا بوو کۆمەڵە هەکەرێک لە بایبیت ماوەیەک لە مۆبەر هەواڵک پیا بوو لە بایبیت 1.5 بلیۆن پارە دزرا بوو لە ڕێی ئەو پلتفۆرمە تەحویل کرا لە بۆ ئەفۆن ساوت کۆریا لێوێندەر پارەکە لیکویدێت کرایان سەحب کرا باشە کە سەحب دەکرێت ئەمە هەمووی ڤیزبڵە باشە بۆ پارەیەک لە عێراق تەحویل کرابێت ناتوان لە ئەو پرۆسەیە ئەنجام ئەگەر لەڕێ پلتفۆرمانەبی دەزانرێتن لە حاڵەتێکدا کە لە عێراق تومار کراویش نینن ئەو تۆمارکراویش نینە دەتوانن باشە کەواتە تومار بکرێتن چ سوودێکی دیکە بۆ عێراق هەیە ئەگەر وایە دەکاتن بێگومان زۆر گرنگ دەبێتن ئەمە چەند جارێکە من ئەو تەرحەم کردوەیەکی لە خاڵە ئیجابیەکانی ئەرێنیەکێتیکە ها پارەت چوو بگەڕێنیتەوە مادەم توماریش نەکراوە چەند جارێک لەگەڵ بانکی مرکزی دانیشتمان کرد تەرحی ئەو شتەمان کرد گوتمان دەبێت هەیەیەکی یاسایی دروست بکرێتن لە بۆ چاو پێبڕین لە بۆ مەسەلەی دیجیتال مەنی دیجیتال مەنی ئەوجا ئەو دیجیتال مەنیەکە لە بانکە بەکاردێتن یان دیجیتال تۆکنە یان وەچی FIB یان مەسەلەی کریپتۆ باشە وەڵامیان چ بوو بانکەکە بانکی سەراحەتەن هەتا ئێستا کە ئیجابی تەماشای پرۆپۆزەڵەکانیان کردووە دەستیان هەنگاوەکیان نەناوە کە بڵین تەواویدی ئەمیش دەکەوتە سەر ئەو سکەیە هەتا ئێستا کە نەبێتە قەرارەکی ینی نهایی بەڵام زۆر بە پۆزەتیڤ وەریان کردووە ئەگەر هەروە بمێنێتەوە چ زەرێک لە عێراق دەداتن لە بەکارهێنەران دەدات بێگومان زەرەر لە کاتێک دەزوو باسی پێشخستنی کەرتی بانکی دەکاتن باسی گۆڕانکاری لە کەرتی بانکی دەکات کە زۆر تێبین لەسەر هەیە خۆی تەماشا کە ئێمە دائیمەن ئەگەر سیرکەین خەڵکێکی زۆر ڕوو لەو شتانە دەکاتن مەسەلەی دیجیتال ئیکۆنۆمی ئەمە تازە نییە چەند ساڵێکە ئەگەر تەماشای داتایەکان بکەین لە عێراق 1.7 ملیۆن خەڵک بەس کریپتۆکەرەنسی بەکاردێنێتن فەگەر تو بێت و ڕێژەی ئەو هەڵکە بەرەو زیاد بوون بێتن ئەمە تەمان ئەو داتایە تازەترین داتایە پێشماوەی لە مەوبەر تقریبا 800,000 کەس بوو ئێستا بێتە 1.7 یعنی بەرەو بەرزبوونەوەیە ئەگەر بێت و بانکی مرکزی بەکو بڵێ بەشێکی یاسایی دانێنێتن لە بۆ چاودێریکردنی ئەو پارە و ئەو خەڵکانی کەوە گردەدەن بە بەکارهێنانی کریپتۆکەرەنسی تووشی کارەساتی زۆر دەبین فەئێستا تەماشاکە ئەگەر نمونەی وەربگرین وەکو سینگاپۆر مالیزیا ئەو دەوڵەتە زڵهێزانە ئەمە کە ئەزمونێکی زۆرم هەیە لەگەڵیانەوە لە ساڵەکانی 2017 ئێمە دەستمان کرد بە دانانی یاسا ینی خۆم یەک لەو کەسانە بوون کە لەگە بانکی مرکزی مالیزیا و سینگاپۆر گفتوگۆمان هەبوو چۆن یاسایەکدا ڕێژین لەوە ئەو کەسانی کە کریپتۆ دروست دەکەن یان بەکاری دێنن باشە لەم ڕەوشەدا کە بەکارهێنەرێکی زۆر لە کوردستان هەن بەکارهێنەری دراوەجی دیجیتاڵیەکان لەم حاڵەتەدا لەم دووخەی عێراقدا کە هێشتا وەک هەنگاوێکی ئەرێنی نەناوە بەرامبەر بەوەی کە سەکویەک دابنەوە بە ئاماژە پێت کرد سوودمان بوونە بەکارهێنەرەکانی کوردستان ئەوانی کە هەیە و فەرمی سەراحەتەن ئەوانی کە بەکاردێنن لەسەر ئاستێکی زۆر نزمە بەکارهێنانەکە ئێستا بۆ نمونە فەنکشنەکە پێ دەڵێن P2P ینی لە بینی دوو کەسان کەوە عملەی کریپتۆ دەکرێتن دەفرۆشتێ بەڵام لەسەر ئاستێکی زۆر نزمە ینی مەبلەغەکان زۆر نییە حتا ئەو ئەپلیکیشنانە مەجالی شت ناداتێت چکە لێڤڵت هەیە ئەو لێڤڵانە حتا لیمیتێکی معەن هەیە تو دەتوانی بفرۆشی بکڕی ناچێتە قالبی مەنی لۆندرینگ ناچێتە مەسلەی تیرۆر سەپۆرتی تیرۆر چونکی لەو مەبلەغەکان زۆر نییە مەجالەکەش زۆر پێ نادرێتن فەوە یەک خاڵی دوو مەسلەی زانست چونکە هەست دەکەم لەسەر ئاستی کوردستان ئەو زانست و زانیاریە قوڵە نییە لەناو کەسی کەوا کریپتۆ بەکاردێنیتن لە هێزار پێویستان زۆر لە سەرەتایی چونکە لە چەند کۆڕ و کۆنفرانسێکا بەشداریم کردووە کە گوێم بیستووە ئەو خەڵکانی کە باسی تەقەنیەکە و باسی کریپتۆکەرەنسی و هەتا مەسەلەی یاسایی و شەرعی هەڵەی زۆری تێدا هەیە ئێمە ئەو ئەزمونەمان بینی لە 2016 و 17 و 18 لە مالیزیا و سینگاپۆر لە دوبەی کە لەگەڵ کەسانی عیملاق دانیشتوین کەسانی ئەوانی کە یاسادا دەڕێژن یان یەک لەو کەسانێک کە من یەک لەو دیڤیژنانی کە زۆر لەگەڵیان دانیشتنم هەبوو پێیان دەگوترێتن مەنی لۆندرینگ دیڤیژن لە سنترال بانک ئۆف کوالالەمپور ئەملێکمان دروست دەکرد دەبایە هەموو مانگانە ئەمە ریپۆرتی تەسلیمیان کەین هەتا بزانین ئەمە حەجمی ئەو کریپتۆیە چەند ئینڤێستەرمان لەگەڵا دەبێتن قووەتی ئەو کریپتۆی دەگاتە کوێ زۆر شت هەوو دەبای ئەمە ڕوونکەینەوە لەگە بانکی مرکزی کەواتە ئەمە سوودەکەیە زۆر سپاس کە فەرهەنگ مەخدیت شارەزەیە بازاڕێن دراوێن دیجیتاڵی ماندوو نەبن زۆر سپاس بێزمان